ئاخوای گیان شکرم بەبەشت من لە عایلەیەکی هەژار بووم لە دایک بەس بۆ دەبێت دایمە هەژارەکان باجی قورسی ژیان بدەن آخر نازانم ئەوە سڕەکە ئەمن بەو هەموو ماڵ و مڵک و سەروەت و سامانەوە ناتوانم بەو کەسەی بگەم کە خۆشم دەوێت لێت تێدەگەم بەڵامی ترە و قەدەری ئێمەیە قەدەری ئێمەیە؟ چیە گلانە پێم برێ بەڕاستی دەتەوێت لێم جیا ببیەوە؟ نا من کەشتی وام کتووە نا لە قسەکانت ڕادیارە بە من دەرێ ئەوەی کردیتمان بە دووکرایی بابردی کەتینە؟ من لەبەر تۆمە نامێ پەیوەندی لەگەڵ عایلەکەت تێک بچێت کچێکە من عاشقی تۆ بووم ئەمن وازم لە هەموو کەسە چینە ئەمن لە پێناوت و پێت دەرم ئامادەمە بمرم ئەخم من نامەوێ واز لە هەموو کەسێکت بێنی ئەوان کەسوکاری تۆن ئێستا خەریکە سەبر خۆتم لۆ دەردەخەی خەریکە هەموو شتێک لێ ئاشکرا دەکەی کە تو بەڕاستی عاشقی من نەبووی دەناکەمە تریکەش بەرگەت دەگرت هەڵمەت تۆ بە کەسوکارتەوە جوانی حتمەن حکمەتێکی تێدایە تەواو تازە تێگەیشتم ئەتو دەتەوێت واز لە من بینی پاشەو هەموو شتێک کە کردمان پاشەو هەموو هەوڵ و مادیبوونەی دەتەوێت واز لە من بینی ئێستا هەڵمەدەوە قسەی خۆتە بەڕاستی هیچ مامر بۆتی نەکەم چی مامر بۆتی نەکەم مادەی پێم بڵێ تۆ بەس وەرە داوام بزانە شت هەیە لەم دنیای بۆ تۆی نەکەم من لە پێناو خۆشەویستی تۆ هەموو شتێکت بۆ دادەنێم خۆم هەڵمەت ئەولۆ جابی تەلەفۆن منادەیەوە بابا مۆبایلم کوژابەوە کوژابەوە جۆ بدێک چی سوال کرد زۆر باش دەزانم ئەتو هەڵمەتت خۆش نایە ئەتو چاوت لە سەرۆت و سامانیا خەیاڵت خاوە تو یەکێ چتو ببتە بووچی من ماما ئەوەندە ئیهانەم مەکە هەردووکمان خوا دروستی کردوین و مرۆڤین اینجا خوا هەموو شتێکی بە تۆ نەداوە خۆ وەڵڵا هەموو شتێکی لایتە من وانییە مامە گیان هیچ کەسێک کامڵ نییە و اینجا هەموو شتێکیشی پێ نەداوی وەچی چە وەکو ئینسانیەت وەکو مرۆڤایەتی و بەختەوەری و ویژدان جۆلێ هەم باسی بەختەوەری دەکا کچی سوالکەر پێم برێ تا گەیشتە و تەمەنەی تا ئێستا ژەمەنانەکەت پڕ بەزی خۆت خواردی ها بابا بەسە و قسانە وەراتوو بەسا یادەک بە جۆ بدەم کچێ بڕۆرە بەر چاوم دەفو بڕدەی بابا واز لەوی بینە سای خوارد دەکەت بەرز دەکەیوە یەشم کۆ خۆ بزار چکە